نازم هەستین هەڵمەتێکی خوێن بەخشین لەلایەن ئەفسەر و کارمەندانی هێزەکەمان کەەوەش لە ڕۆژی تالاسیمای جیهانی ئەو شتەمان ڕێکێ خست ئەو هەڵمەتەش بەنسبەت ئێمە وەکو کارمەندە و ئەفسەر و کارمەندانی پاسەوانی سنوور بە مانای بەخشینی ژیان بە نەخۆشانی تالاسیما دەگەینێت. بە پێویستمان زانی لە مانجی ڕەمەزان کە هەڵمەتێکی خوێنبەخشی بکەین لە ڕۆژی جیهانی تالاسیمیا بۆ نەخۆشخانەکەمان و بۆ نەخۆشخانەی لەدایکبوونەوە بۆ بەشەکانی تر و زۆر زۆر سپاسی هەموو ئەفسەر و پلەدارانی سەرسنوور و دەوروبەری سۆران دەکەین بە خێراتنیان دەکەین بۆ هاتنی ئەم هەڵمەتە پیرۆزە زۆر زۆر سپاستان دەکەین. وەکو جوودێرانی باریکەڵان لە کۆتایی بەهارە ئێمە دەسەکەی بە قەلە خەرمانکردن لە پێشەوەی دوورینەوە ئیمزای کێشین پاشان ئەیسوودێنین دوای سوودان هەڵێ خەین تا وشکەوێتەوە دوای وشکەوە بوونەوە ئەیبین ئەیهاڕین لێکی جیاکەین و پاش لێک جیاکردنەوە ئیمزا ئەیبین بۆ بازاڕ. ئەمەکو گوندەکانی دەروبەری دەربەنیخان ساڵانە قەلە خەرمانەکەین ئەم ساڵکەوتە تەمانی ڕەمەزان و خەڵک بە زوانی بە ڕۆژووە قەلە خەرمانەکە و هێنێتە ناو بۆ ماڵ و مناڵی بۆ دەراو دەرەوە سەمان ڕەوانەیەەکەی بۆ قەوم کەسکارمان لە دەربانیخان و لە شارەکانی تر. برای رمضان بس شلما سامون بود سامونت حجری پشت رمضان عالم ماف نونا چکر وکی نون پنیر وکی نون گشنیش وکی طماطا وکی پنیر وکی رش کنجی افجور نونا ما چکر بو رمضان عالم و دخوز اون سهی گرد رمضان ده مرف حس کت خورن جور و جور بخوتن یعنی همین خورنا که جرب کرد چون که احتمالا دست به که ده مرف گلک شربت و خوتن ده زی خورنه خو احتمالا تو زی تر بی بله پشتی اینگی پشتی بدورینه 2-3 ساعت کدی بینی چک مرف حس برساتیه کرد و هنده کسی شوانه جور خورنا وکو هم پاشیف کارتینه